ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون لە بەرنامەی ئەمڕۆکەماندا. یەکەمین بابەت باسێکەکەین لە مادەی هۆشبەر. مادەی هۆشبەر تەنیا کاڵایەک کە نرخەکەی بەرز نەبووتەوە و گران نەبوو. لە بارودۆخێکدا کە نرخی مادەی خۆراکی و کاڵاکانی پێداویستی خەڵکی ئێران ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرز دەبێتەوە، نرخی مادەی هۆشبەر بەرزبوونەوەیەکی بەخۆیەوە نەبینیەوە. ئەگەرچی کۆمیتەی بەناو خەبات لە دژی مادەی هۆشبەری ناسینی بەرژەوەندیەکانی نظام ڕیاکارانە کۆمەڵێک هۆکاری بەلاڕێدا بۆ بەرزبوونەوەی تایبەتی نرخی مادەی مخەدەر ڕایگەاندووە، بەڵام کێ هەیە نەزانێت قاچاغی پڕداهاتی مادەی مخەدەر لە ئێران لە پاوانی مافیای سپای پاسداران و بەرپرسانی کۆماری ئیسلامیدایە. ئەوانن کە کۆنتڕۆڵی سنوورەکان و بەندەرەکان و فڕۆکەخانەکانی وڵاتیان لە ئیختیاردایە. ئەوانن کە هاوردە و هەناردەکردن، بڵاوکردنەوەی نێوخۆیی و تەنزیمی نرخی مادەی هۆشبەریان لە ئەستۆدایە و تا ئێستا لەم ڕێگایەوە بە ملیار دۆلار پارەیان خستۆتە گیرفانیانەوە و کەسیش ناتوانێت لێپرسینەوەیان لێ بکات. لە پەیوەند لەگەڵ قەبارەی معاملەی مادەی هۆشبەر، سەرانی ڕژیم خۆیان دان بەوە دادنێن کە 30% سەرجەم ئەم کاڵایە بەرەو مەقسەدی ئوروپای ڕۆژهەڵات و باڵکان لە ئێرانەوە دەڕوات. 30% ئەو مادە هۆشبەرێکێ بۆ وڵاتانە لە ئێرانەوە هەناردراکرێت. دەفتەری بەرەنگاربوونەوە لەگەڵ مادەی هۆشبەر لە نەتەوە یەکگرتووەکان لە راپۆرتێکدا باس دەبە دەکات کە 74% تریاکی دەست بە سەرداگیرا و 25% هێروینی دەست بە سەرداگیراوی دنیا لە ئێرانەوە بەڕێکراوە. بەم جۆرە ئایا ئیمکانی هەیە دەوڵەت و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە وەها ترانزیت و کەشفیاتێکی گەورەی مادەی هۆشبەر کە ساڵانێکە لە ئێران لە ئارادایە ئاگادار نەبن؟ بەپێی ئاماری ناوەندە سەربەخۆکانی چالاک لە بواری خەبات لە دژی مادەی هۆشبەردا ئێستا نزیکەی 8,200,000 کەس، واتە زیاتر لە 10% خەڵکی ئێران گیرۆدەی مادەی هۆشبەر و بنەماڵەکانیان تووشی ڕۆژڕەشی بوون. بێگومان ڕژیمی کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی پەرەسەندنی ئێعتیاد و بەدیهێنانی ئەم کارەساتە ئینسانیە لە ئێرانە. یەکێک لە شگردەکانی ڕژیم بۆ بەلاڕێدابردنی ڕایگشتی لەم گەندەڵی و خراپکاری و جەنایەتەی باندەکانی مافیای دەسەڵات لە ئێران ئەوەیە کە هەر جار ناجارێک لە مەراسمێکدا دەزدەنە پیشاندانی مادە گیراوەکان و مادە دۆزراوەکان و سووتاندنیان. کۆماری ئیسلامی تا بە ئێستا بۆ داپۆشینی ڕواڵەتی ڕاستەقینەی مۆرە سەرەکیەکانی قاچاقی مادەی هۆشبەر کە هەمان بەرپرسان و سەرمایه‌دارانی ڕاندخۆری ئاڵقەی نظامی ئیسلامی و دەوروبەریانن، بە هەزاران ئینسانی گیرۆدەبوو یان ئەو وردە فرۆشانەی کە خۆیان و بنەماڵەکانیان کەوتونەتە داوی مافیای قاچاقی مادەی هۆشبەرەوە و قوربانین وە قاچاقچی مادەی مخەدەر ڕاگەیاندووە. هەڵبەت کە کردداری دژە ئینسانی ئێعدامی گیرۆدەبووان بە مادەی هۆشبەر و دەستفرۆشانی دەستی چەندەم لە 46 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە لە کەمکردنەوەی پەرەسەندنی مادەی هۆشبەردا کاریگەر بێت. وێ ڕای دەرکردنی گەلێک حکمی ئەعدام بە بیانووی گیرۆدەبوون ژمارەی گیرۆدەبووان بە مادەی هۆشبەر و بە تایبەت لە نێو ژناندا زۆر زیاد لە حەد زیادی کردووە و مامناوەندی تەمەنیشیان زۆر دابەزیوە. تا ئێستا ڕژیمی ئیسلامی بە ئامانجی بەرگرتن لە پەیوەستبوونی لاوان بە ناڕەزایەتیەکانەوە لە دژی ڕژیم بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانیشیان لە سیاسەتی بڵاوکردنەوە و پەرەپێدان بە مادەی هۆشبەر لە نێو لاواندا کەڵکی وەرگرتووە. گیرۆدەبوون وەک یەکێک لە موسیبەتە کۆمەڵایەتیەکانی نظامی سەرمایه‌داری ڕێشەی لە نائەمنی پیشەیی، ناڕوونبوونی چارەنووسی داهاتوو، گوشاری زۆری کاری، بێکاری، هەژاری و سوکایەتی بە کەرامەتی ئینساندا. نابێت چاوەڕوان بین کە ڕژیمی ئیسلامی وەک ڕژیمێکی پشتیوان و خزمەتگوزاری سەرمایە دەست بداتە ڕیشە کێشکردنی ئەم گرفتە بنەڕەتیە لە کۆمەلگاداوە لە دژی پەرەگرتنی مادەی هۆشبەر کارێک بکات. لە وەها بارودۆخێکدا پێویستە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و جەماوەری خەڵکی زەحمەتکێش و ستەمدیتووی ئێران زۆرترین دەوروونەخش لە خەبات لە دژی ئەم موسیبەتە کۆمەڵایەتیە خۆیان واستۆ بگرن. دەبێت لە بیریان بێت کە خەبات لە دژی گیرۆدەبوون ڕێگاچارەی تاکە کەسی نییەوە بۆ بەرەنگاربوونەوەی دەبێت بە شێوازی بە کۆمەڵ و ڕێکخراو دەست بدەنە پێکێنانی ستاند و ناوەندی خەبات لە دژی مادەی هۆشبەر.
لە قاودانی سیاست و شگردەکانی ڕژیمی ئیسلامی لە پەیوەند لەگەڵ گیرۆدەبوواندا یەکێک لە پێویستیەکانی هەمیشەیی بەرەو ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئەم ڕژیمەدا بووە لەم بوارەدا. فەرموون ناوبڕێکی کورد وەربگرن بە بابەتێکی تر دەربارەی تونند و تیژی دژ بە ژنان ببورن دێ مۆلاتە. وڵای بینەرانی خۆشەویست بابەتی دووەمان تونند و تیژی دژ بە ژنان لە بنەماڵەدایە. تونند و تیژی لە بنەماڵەدا ئاساییترین شکڵی تونند و تیژیە لە دژی ژنان و تونند و تیژی لە بنەماڵەدا وێڕای شێوازە پیاو سالارانە سونەتیەکەی لە ئێراندا یاسامەندیش کراوە بە پێی مادەی 1105 یاسای مەدەنی ئێران لە پەیوەندی ژن و شوودا. پیاو ڕسمەن سەرۆکی بنەماڵەیە و بەم پێیە فەرمانەکانیشی بۆ باقی کەسانی دیکەی بنەماڵەکە حکمی یاسایی پەیدا دەکات. لێدان لە ژنان لە بنەماڵەدا بە پێی یاسای شەرعی ئیسلام ڕێگە پێدراوە. بەڵام ڕەچاوکردنی تونند و تیژی لە دژی ژنان لە بنەماڵەدا شێوازی زۆر جۆراوجۆر و ئاڵۆزی هەیە. ئەگەرچی تونند و تیژی فیزیکی شێوازی بەرچاوێتی، بەڵام تونند و تیژیە نادیارەکانی گەلێک جار زیاتر لە تونند و تیژی فیزیکی کاریگەری لەسەر دەرونی ژنان هەیە و جاری واشەیە کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە. زۆربەی ژنان و کچانێک کە جەستەیان ئاگر تێبەردەدەن و کۆتایی بە ژیانی خۆیان دێنن، خۆکوژی و خۆسووتاندنیان لە ئاکامی دووپاتبوونەوەی تونند و تیژی نادیارە و ئەو تانەوتە شەرانەیە کە ڕۆژانە لە دژیان لە کۆمەلگادا بەکاردێت. ئەوان خۆیان لەبین دەبن لەبەرەوەی لەوە زیاتر تەحملی ئەم هەموو گوشار و سوکایەتیان نییە. ئەوان خۆیان لەبین دەبن بۆ ئەوەی بە شێوەیەکی بێهیوایانە ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بەو چارەنووسی کە بۆیان دیاری کردوون دەرببڕن. ئەوەی کە ژنان لە ئێران لە سەرەتایترین مافەکانیان وەک مافی جیابوونەوە، مافی سەرپەرشتی منداڵ، مافی یەکسان لە میرات وەرگرتن، مافی سەفەرکردن بە تەنیا، مافی هەڵبژاردنی جلوبەرگ بێبەشن، ئەوەی کە مافی چەند هاوسەری ئەدرێت بە پیاوان، ئەوەی کە پەرەدان بە سیغا واتە کڕین و فرۆشتنی ژنان وەک کۆیلەکانی جنسی بەگشتی لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا بە یاسایی کراون، هەمووی ئەمانە لە عینی حاڵدا بەستێنێکی دەبارن بۆ پەرەسەندنی تونند و تیژی لە بنەماڵەشدا. یاساکانی ڕژیمی کۆماری ئیسلامی تونند و تیژی لە دژی ژنان لە کۆمەڵگادا نەهادینە و پەرە پێدەن و دەیکەنە شەرعی و یاسایی. مەلاکانی خاوەندە سەڵات لە ئێران پەسەندکردنی یاسا لە دژی ژنان وەک عملکردن و بەکارگرتن بە ئەحکامی ئیلاهی دەبینن و ئیجرای ئەم یاسایانە بۆ بەرژەوەندی کۆمەڵگای ئیسلامی لەلای خۆیان بە پێویست دەزانن. لەبەرەوەی وا بیر دەکەنەوە کە بەڕەوایدان بە تونند و تیژی لە دژی ژنان دەکرێت بەر بە گەندەڵی و بێبەندوباری لە کۆمەڵگادا بیگیردرێت. لە حاڵێکدا کە بەپێی راپۆرتەکانە ئاماری بێبەندوباری و گەندەڵی لە نێو جەمعیەتی پیاواندا کە مەلاکانیشیان تێدان شیاوی بەراوردکردن لەگەڵ ژناندا نییە و گەلێک زیاترە لەو کۆمەڵگایدا. تونند و تیژی لە دژی ژنان بەگشت زێویەکانیەوە دیاردەیەکی کۆمەڵایەتیە و وەک هەموو دیاردەکانی تر وەک هەر دیاردەیەکی تری کۆمەڵایەتی دەبێ بەستێنی دیسان بەرهەمهێنانەوەی بناسرێت کە لەکوێ دووبارە بەرهەم دێنرێتەوە بە پێی تایبەتمەندیەکانی بە شێوازی سازماندرا و بەلاستێکی کۆمەڵایەتی بەریندا بۆ خەبات لە دژی هێزی ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب ڕێک بخرێت. دەبێت وەها گوشارێک بخرێتە سەر دەوڵەتەکان کە قبوڵی بکەن گوشارهێنان بۆ سەر ژنان جا بە هەر شکڵ و شێوازێک بێت لە بنەماڵەدا، لە مەدرسە، ناوەندەکانی کار و هەر جێگایەک لە کۆمەلگا سزای قورسی بەدواوە دەبێت.
هیچ کەس نابێ ئیجازە بە خۆی بدات توندوتیژی لە دژی ژنان بە ئەمرێکی شەخسی، بنەماڵەیی، قەومی، فەرهەنگی و مەسەبی بزانێت و بە دوور بێت لە سزای یاسایی. هەر کەس کە بە هەر شکڵ و شێوازێک توندوتیژی لە دژی ژنان بنوێنێ بەبێ هیچ ئەملاولایەک دەبێت سزا بدرێت. نەتەنیا دەبێت هەموو شێوازێک لە زەبر و زەنگ نواندن و سوکایەتی پێکردن لە کۆمەڵگا و هەر شێوازێک لە توندوتیژی لە شوێنی کار بە تەواوەتی قەدەغە بکرێت، بەڵکو دەبێت کەسێک کە توندوتیژی نواندووە و خاوەنکارەکەش کەونە بەر لێ پێچینەوە و سزا بدرێن. تەنیا لە خەباتێکی ڕێکخرا و یەکگرتوانەدا بە بەشداری بەرینی هەموو کۆمەڵگا و بەشداری بەرینترین توێژەکانی ژنانی چەوساوە و ستەمدیتوو و ئەو پیاوانەی کە مانەوەی ئەم ستەمگەریە بە گوشارێکی پرازەر و سوکایەتی بە ئاشکرا بە ئینسانیەتی خۆیان دەبینن دەکرێت لە ئێستاوە بە ڕادەیەکی بەرچاو ژینگەیەکی ئەمنتر لە ماڵەوە بۆ ژنان فراهەم بکرێت. بەڵام بێگومان لە کۆتاییدا بە ڕزگاربوون لە نەکبەتیەکانی نظامی سەرمایەداری و دامەزراندنی نظامێکی سوسیالیستیە کە دەکرێت بۆ هەمیشە ئەم پەڵەی شەرمەزاریە لە داوێنی بەشەریەت بسڕدرێتەوە. ناوبڕێک وەربگرن، دێنەوە باسێکەکەین لەسەر فەلاکەتی ئابووری و ڕێگەچارەی سۆسیالیستی. هەتاو لەسەر ماچی پرچی کچی بەیانی تاکو ئێوارە لەگەڵ سەرپۆشا بە شەرتێ ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە قژلا بەندی حەریردایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە قژلا حەریردایە ئەرێ وایە ئەرێ وایە عاشقەکان بە جوورمی گەورەی ڕاوەستان مەحکومن بە چواردی واری زیندە چاڵ و خۆئاگردان ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە جوانی لە ژێری پێدایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە جوانی لە ژێری پێدایە ئەرێ وایە ئەرێ وایە هەر بستێکی هەزار هەزار ئەوە وڵاتەکەی منە سزای هەڵفڕین مردنە باڵندە لە قەفەسدایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای هەڵفڕین مردنە باڵندە لە قەفەسدایە ئەرێ وایە ئەرێ وایە. فەلاکەتی ئابووری و ڕێگەچارەی سوسیالیستی باسێکی تری بەرنامەی ئەمڕۆکەمانە.
بارودۆخی ئابووری و هەلومەرجی ژیانی خەڵک لە ئێران ڕۆژ لەگەڵ ڕۆژ خراپتر دەبێت. ڕژیمی ئیسلامی توانای وەڵامدانەوە بە سادەترین و سەرەتاییترین داخوازیە ئابووریەکانی کرێکاران و خەڵکی ناڕازی نییە. ئەمڕۆ تەنانەت دانی هەڵدەستە دواخراوەکانیش بۆتە گرفتێکی چارەسەر نەکراو بۆ ڕژیم. ئابووری ئێران کەوتۆتە بارودۆخێک کە تەنانەت بەلاچوونی تەحریمەکانی ئەمریکاش ڕێگەشارەیەکی بۆ دەرچوون لەو قەیرانە نەبووە و نییە. لە حاڵێکدا کە ئەو هۆکار و فاکتەرانەی دەخیلن لە بارودۆخی ئێراندا ئاسۆی کۆماری ئیسلامیان لێڵتر کردووە، هیچ کام لە بەشە جۆراوجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بەرەی ڕاستیش ڕێگاشارەیەکی کرداریان بۆ کۆتایی هێنان بە قەیران و مەترسی فەلاکەتی ئابووری نییە. لە بەرامبەر بەم بارودۆخ و هەژاری و فەلاکەتە ئابووریەدا لە بەرامبەر ئەو جینایەت و سەرکوتگەری و بێمافیە سیاسی و کۆمەڵایەتیانەدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەر جەماوەری خەڵکی ئێرانیدا سەپاندووە، لە بەرامبەر لاوازی و بێڕێگاچارەیی بەشە جۆراوجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی ڕاستڕەودا سۆسیالیزم تەنها ڕێگاچارەیە کە دەتوانێت ئاسۆی ڕزگاری بەڕووی خەڵکی چەوساوە و ستەم لێکراودا بکاتەوە. سەرچاوە مادی و مرۆیەکانی بەردەست لەم وڵاتەدا بناغەکانی ڕێخستنی ئالتەرناتیڤی سوسیالیستیان لە هەموو ڕۆوە دابین کردووە. ئالتەرناتیڤی سوسیالیستی لە ناوەندی خەباتی چینی کرێکار و هاوڕێتی جەماوەری خەڵکی بێبەش و ستەم لێکراوە هێزە پێشڕەوەکان لەگەڵم چینەدا هەنگاو بە هەنگاو پێک دێت. بەپێی گەشەی خەباتی کرێکاران و ناڕەزایەتی جەماوەری هەنگاوەکان خێراتر دەبن، ئەو خەباتە لە مەسیری پێشکەوتندایە تەمەنی کۆماری ئیسلامی لە کۆتایی نزیک دەکاتەوە و سەرنجام دەیڕوخێنێت. ڕوخاندنی کۆماری ئیسلامی واتە تێکشکاندنی سەرجەم ئۆرگانەکانی سەرکوتی ئەم ڕژیمە، کۆتایی هێنان بە ژیانی پڕ لە هەزینە و مشەخۆری پاککردنەوەی کۆمەلگا لە دامەزراوەی تەبلیغی جەهل و خوڕافە، دامەزراندن و مسۆگەرکردنی بەرینترین ئازادیە سیاسیەکان لە کۆمەلگادا. بەم سەرکەوتنە سەرەتاییە کاری گەورەی دامەزراندنی بیناکەی سۆسیالیزم دەست پێ دەکات. نەخشە و بەرنامە دەبێتە جێگرەوەی بێسەرەوبەرەیی لە بەرهەمهێناندا. هەر کەسێک کە توانایی کارکردنی هەبێت دەبێت کار بکات. لەم کۆمەلگایەدا هەموو جۆرە مشەخۆریەک و لەسەر دەستڕەنجی کەسانی تر ژیانکردن لە نێو دەچێت. ئەگەر لە کۆمەلگای سەرمایەداریدا سەرمایەداران لە ئاکامی ڕقابەتەکانیاندا بەر بە یەکانگیربوونی تەکنۆلۆژی پێشکەوتوو دەگرن، لە کۆمەلگای سوسیالیستیدا تەکنۆلۆژی مۆدێرن و پێشکەوتوو بەبێ هیچ جۆرە بربەستێک و بەبێ ئەوەی کە لە ژێر کاریگەری قازانجپەرستیەکان و ڕقابەتەکانی سەرمایەداراندا بێت بەکاردەهێنرێت. کەوایە بەرهەمهێنان دەگاتە باڵاترین ئاستی گەشەکردن. سەرجەم ئیمکاناتێک کە لە کۆمەلگای سەرمایەداریدا سەرفی خۆشگوزەرانی سەرمایەداران دەخرێتە خزمەت خۆشبژێوی گشتی و بەرەو پێشبردننی بەرهەمهێنانەوە. لەگەڵ بەکارهێنانی داهێنان و توانایەکانی جەماوەری ئازاد و حاکم بەسەر چارەنووسی خۆیاندا گەشەی ئابووری بە خێرایەکی سەرسوڕهێنەر ممکن دەبێت. ماڵکێتێکی تایبەت بەسەر ئامرازەکانی تەولید و بەرهەمهێناندا هەڵدەوەشێتەوە و دابینبوونی ژیانێکی پڕ لە ڕفاه و شایانی ئینسان دەبێتە ئامانجی بەرهەمهێنان. سەرجەم خزمەتگوزاریەکان و پێویستیەکان لە ئاستێکی زۆردا بەرهەم دێت و بە جۆرێک کە هەموو نیازە مادی و معنەویەکانی ئینسانەکانی تیا دابین ببێت. مەترسی قەیرانە وێرانکەرە ئابووریەکان بۆ هەتایە کۆتایی دێت. ئینسانەکان لە ئیمکانات و ڕفاه بەهرەمەند دەبن و تواناییە فەردی و تاکە کەسیەکانیان لە کۆمەلگایەکی وادا گەشە دەکات. لەوەها کۆمەلگایەکدایە ئازادی و ڕفاهی تاکەکان دەبێتە مەرجی ئازادی و ڕفاهی گشتی و خەبات بۆ مانەوەی فەردی کۆتایی دێت و ئینسانەکان پێدەنێنە نێو بارودۆخی ڕاستەقینەی ئینسانیەوە. سەرجەم شێوازەکانی چەوسانەوە نایەکسانی و هەڵاواردنەکانی وەک ستەمکێشی ژن و ستەمکێشی نەتەوایەتی نامێنن. هەڵاواردنی جنسیەتی و تەنگنەزەری نەتەوایەتی و نیژادی جێگای خۆیانەدەن بە هاوپشتی ئینسانی. بەڵام بینایی سوسیالیزم بەدەستانی بەتوانای چینی کرێکار مەیسەر دەبێت. ڕێگایەکی کورتتر بوونی نییە. چینی کرێکار بۆ دەستەبەرکردنی ئەم ئامانجە پێویستە و دەبێت لە شێوازی جەماوەری چینایەتی و حزبی سیاسیدا خۆی ڕێک بخات. باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لەگەڵ خۆی هاوڕا بکات. ئەمە ڕێگایەکە کە لە مەسیری بەرەو پێشچوون
وە گەشەکردنیدا دەستکەوت گەلێک بەدەستدێنێ کە هەم ژیانی ئاسوودەتر و معناداتر بۆ خەڵک بەدیدێنێەوە هەم دەیان کاتە دەسمایە بۆ سەرکەوتنی یەکجاری. مرگ ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر یه حرف ساده که تموم حرفه یه بغض کهنه که عمیق و ژرفه برای آدم ها سرود باور برای دیکتاتورها وحشت آور مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر یه سرزمین سرود آشنایی پر از صدای روشن رهایی یه سرزمین میون خون و خنجر میمونه از همیشه پرتوان‌تر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر چرا از خشم شبانه پر کن وطن رو از نور و ترانه پر کن مردم ما نبد میخوان نبدتر جهان بیا بشنو حرف آخر برای آزادی و پرکشیدن برای شوق رفتن و رسیدن برای لاله های سرخ پرپر به جنگ عاشقانه ای دلاور مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر ئەمریکا و شۆڕشی ڕۆژاوا بابەتێک لە نووسینی لەتیف فاتح فەرەج. نوێنەری ئەمریکا لە سووریا تۆماس باراک ماوەیەکی زۆرە وەک داکۆکیکاری شەرع و سیاسەتی دمەشق دەردەکەوێت. ئەم شێوە دەرکەوتنە بمانەوێت یان نا لەسەر دوو خاڵبەندە. یەکەم بوونی بەرژەوەندی نێوان باراک و تورکیا و سووریا لەبەرەوەی تەنها دەوڵەت لە ناوچەکە بیەوێت دمشقی شەرع بەهێز بێت و شەرع دەست بەسەر هەموو سووریادا بگرێت تورکیایە بە تایبەت ڕەجەب تەیب ئەردۆغان و شەرع بەرژەوەندی زۆر هاوبەشیان هەیە لە سووریادا شەرع بۆ مانەوەی خۆی و ئەردۆغانیش بۆ ئەوەی کە لەلایەک بۆ نەهێشتنی خۆسەری ڕۆژاوە لەلایەکی دیکەشەوە ئەو قوڵاییە استراتیژیەی تورکیا لە ڕێی سووریاوە دەیەوێت بەرەو جیهانی عەرەبی هەیبێت. ئەمە جیا لەوەی کە جا لە پرسی نەوت و غازی سووریا لەسەر حسابی ئازادی و خۆبەڕێوەبەریەوانەی تر ڕۆژاوای کوردستان خواستی دروست و عەلەویەکان و هیتر بەڵام پێناچێت ئەوەی باراک سیاسەتی هەموو ئەمریکا بێت لەبەرەوەی لە ناو خودی ئەمریکا بۆ پرسی خۆسەری دروست کە ئێستا سەرۆکی ئاینی دروست واتە حکمەت هیجری زۆر پێداگری لەسەر دەکات و پرسی ڕۆژاوای کوردستان و هەسەدا خەڵکێکی زۆر پێشەوانەی باراک بیر دەکەنەوە لە ڕاستیدا هیچ هۆیەک نییە بۆ ئەوەی تۆم باراک ڕقەی لە خۆسەری و شۆڕشی ڕۆژاوە بێت هیچ هۆیەکی ئاشکرا بەدی ناکرێت جگە لە دوو هۆی کەمێک شاراوە. یەکەمیان بوونی بەرژەوەندی باراک لەگەڵ تورکیا و بە تایبەت حەزبی ئاکەپە کە ئەمە پێویستی بە دوواداچوون و شۆڤەی ورد هەیە. مەرج نییە بەرژەوەندی مادی و بارزرگانی بێت بەڵام بوونی سووریای بەهێز و بابەتی نەوت و غازی ئەو وڵاتەش لە جێی خۆیدا جێی هەڵوێستە. خاڵی دووەم ئەوەیە کە ڕەنگە تۆماس بارۆک سەرکەوتنی حکوومەتی دمەشق و بە تایبەتی شەرع بە سەرکەوتنی خۆی بزانێت و بۆ ئایندەش ئەوەی پێ باشتر بێت لە کەسانێکی تر کە ڕەنگە بە ئاسانی خۆیانی ڕادەست نەکەن. لە ڕاستیدا نەبینینی ئەوەی کە ڕۆژاوای کوردستان تاکە شوێنی ناوچەکەیە کە هەندێک ڕووسووری بۆ ئەمریکا هێشتوێتەوە لە شەڕی داعشدا کیماسەیەکی گەورەیە. تورکیا و ئیسرائیل دوو کوڕی لە بەردەڵانی ئەمریکان لە ناوچەکە. ئەمریکا دەبێت دڵی هەردووکیان ڕابگرێت. ئێستا کە لە سووریا بەرژەوەندی ئەو دوو دەوڵەتە بەریەک دەکەوێت و وێڕای پەیوەندی نێوانیان گرژی دروست دەبێت بوونە لایەنگری ئەمریکا بۆ هەر لایەنێکیان بە زیانی ئەمریکا کۆتایی دێت. تورکیاش زۆر باش دەزانێت وێ ڕایبوونی پەیوەندی مخابراتی و ئابووری لەگەڵ ئیسرائیل بەڵام لەمپەریشە لەبەردەم ئەو ویستانەی
ئەو ویستە جیاجیانەی ئیسرائیلدا. ئەمە بۆ ئیسرائیلیش لە بەرامبەر بە تورکیادا هەماشتە، بە تایبەت لە بابەتی ئاسایشی ئیسرائیل. ئەو دەوڵەتە تورکیا لە خانەی نێراندا دەبینێت، بەڕادەیەک لە هەندێک بابەتدا وەک ئێران سەیری تورکیا دەکات. بابەتی دروزەکان بەشێکی زۆر لە خەیاڵ و ئایندەخوازی باراک و تورکیای شێوان. شەڕی گروپە چەکدارەکانی دروست لەگەڵ سوپای سووریا پەلاماری یەکترین لەلایەن دروزەکان و بادیەنشینەکانی عەشیرەت لە سوەیدا، داوای موافق تەریفی سەرکردەی ئاینی دروزی ئیسرائیل لە ترامپ بۆ پاراستنی دروزی سووریا و داوای خۆسەری حیکمەت هیجری بۆ دروست. ئەمانە ئێستا هەموو بابەتی هەڵوێست و قسە لەسەرکردن. دروست لە سای دەوڵەتی شەرعدا لە ئایندەی خۆیان دەترسن. قسەکردنی سەرانی دیمشقیش هۆیەکن بۆ ئەو ترسە. تەنانەت وەزیری ڕاگەیاندنی سووری پاش داواکەی تەریف و هەروەها بانگەوازەکانی هیجری بە ئاشکرا هەڕەشەی لە دروست کرد و بە دەرچوو لە قانون ناوی بردن. گومانکردن لە شەرع و دەسەڵاتەکەی لە بارودۆخی ئێستای سووریا لە جێ خۆیدایە، چونکە ئەو حکوومەتە بە هیچ جۆرێک سەربەخۆ خۆخاوەن نییە. لە دەرەوە بە تایبەت لە تورکیاوە خاوەنداریەتی دەکرێت. تورکیاش هەرگیز نەشاردوێتەوە کە دژی خۆسەری ڕۆژاوا و هەسەدەیە و بەردەوام دەیەوێت لە ناوی ببات. بۆیە هەر پێشنیازێکی باراک لە ئێستادا بۆ ئەوەی سوپای ڕۆژاوای واتە خۆسەری ڕۆژاوا بخرێتە نەو چوارچێوەی سوپا و دەوڵەتی سووریاوە جۆرێکە لە نەیارەتی و دژمنایەتی بە خۆبەڕێوەبەرە دیموکراتیکە جیاواز و پێشکەوتوەکەی ناوچەکە. ئەمەژەوە لە هەموو کوردان و ئازادی خوازان دەخوازێت لە دەرەوە و ناوەوە ئەو سیاسەتەی باراک کە وەک سیاسەتی دژە ڕۆژاوە ناو دەبرێت لە قاو بدەن. چاوی هەورێک بووی کەیلی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵشکنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن بووی باباستن تا ناخی داریایەکگرتن ناخی داریایە گردن سندوقای رازی سەرکەوتن تایە بۆ ژێر دەستان تۆ تۆفانی مەوجی مێژووی تۆ تۆفانی مەوجی مێژووی بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان روزکەی چاوی هەورێک بووی کەیلی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵشکنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن بووی باباستن تا ناخی داریایەکگرتن ناخی داریایەکگرتن
جیاوازی چینایەتی و پەیوەندی بە زیادبوونی تونند و تیژیەوە بابەتێکە لە نووسینی بەڕێز بەهار مونزیر کە بەم شێوەیە دەست پێکات وەڵێت مێژووی سەرهەڵدانی وەستانەوە بەرامبەر تونند و تیژی مێژوویەکە لەگەڵ هۆشیاری زیاتر سەرهەڵدەدات لەسەر ئاسی جیهان لە بەرگ و شێواز ناوەندی جیاوازدا. لە هەر وڵاتێک چەند لە یەکچوون هەبێت ئەوەندەش جیاوازی هەیە لە جۆرەکانی تونند و تویژی و چۆنیەتی بەرەنگاربوونەوەی. با لێرەدا بوەستین لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستاندا سەرەتای دروستبوونی ڕێکخراوە حزبیەکان و ڕێکخراوە سربەخۆکان پێش دروستبوونی ڕێکخراوە ناحکومیەکان کە تەنها لە چوارچێوەی حزبدا باز دەکرا ئەگەر حزبێک وەک ئەولەویەتی خۆی سەیری کردبێت ئەوە دەیخستیتە ناو پەیڕە و ئەجێندای خۆیەوە. هەروەها زۆرێک لە حزبەکانی کوردستان سیاسەتێکی ڕۆن و ڕاستە و خۆیان نەبووە و بەرەنگاربوونەوە و وەستانەوە بەرامبەر بە تونند و تیژی. بەڵام لەگەڵ سەرهەڵدانی ڕێکخراوە ناحکومیەکان بە پشتیوانی نەتەوە یەکگرتوەکان وڵاتانی ڕۆژاوا بوونی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی زیادی کرد لە نێویاندا ڕێکخراوەکانی ژنان و ئەو ڕێکخراوانەی گرنگی بە پرسی ژنان دەدەن. چەمکی تونند و تیژی بە فراوانی لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان بە چەند ساڵ هاتە سەرزاری خەڵک و هاوڵاتیان و میدیاکان ناوەندە جیاوازەکان بەکاریان هێنا. ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش ئەو مێژووە تونند و تیژی بەم شێوەیە ئێستا چەمکێکی باو نەبوو وەستانەوە بەرامبەری بە ڕێکخراوی نەدەبینرا. بەڵام لەگەڵ ناسینەوەی تونند و تیژی و پێناسەی جیاواز خوێندن لە زاکۆکان ئەم چەمکە بۆ چەمکێکی باو و پاڵی بە زۆر بابەت و داخوازی تری ژنانەوە کە بوونیان و ناوهێنانیان بۆ کۆی بزوتنەوەی ژنان گرنگی خۆی هەیە یاخود بگاتە ئەو خۆناغی کە کەمتر باز لە خۆناغی پێش تونند و تیژی بکرێت کە جیاکاریە لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی واتە جیاکاری دواتری تونند و تیژی هەمان کات جیاکاری چینایەتی جیاکاری بە هۆکاری ئاینی نەتەوەی و هیتر کە ڕەگێکی سەرەکی دروستبوون و گەشەکردنی تونند و تیژیە لە هەر کۆمەڵگەیەکدا. تونند و تیژی دژ بە ژنان بە درێژای مێژوو قبولکراوە و تەنانەت بە ئاسانیش قبولکراوە. لە کاتی ئەزمەی ئابووری خێزاندا پیاوان لەژێر فشاری ئابووریدا دەگەنە خۆناغێک کە تونند و تیژی بەرهەم دەهێنێت کە دەکرێت پێشتر وانەبوو بێتن. هەر بۆیە دۆسیە هەبووە لە زۆر کاتدا باسی خراپی ئابووری کردووە وەک سەرچاوەی تونند و تیژی لە نێوان خۆی و هاوسەریدا. هەمان کات کەمی توێژینەوە لەسەر ئەم بابەتە هەستیارانە یاخود بوونی بۆشایەکی گەورە لە نێوان ئاکادمیا و کاری مەیدانی و نەبوونی سنتەری لێکۆڵینەوەی کارا بۆ دەرخستنی ئەم کێشانە و خستنە ڕووی لە ڕێگەوە لەوەی چۆن کار بکرێت و تێگەیشتنی قۆڵ هەبێت بۆ بوونی ئەم کێشانە بۆ ئەوەی بگاتە ئەو شوێن و ناوەند و ڕێکخراوانە کە لە زۆر کاتدا زۆر بە ڕووکەش مامەڵی لەگەڵ پرسەکان دەکەن ئەمەش لەلایەکەوە لەلایەکی دیکەوە بوونی ئاستەنگی لە گەشەکردنی و ڕێکخراوانەی سربەخۆ کار دەکەن بۆ گەشەکردنی بزوتنەوە مەدەنیەکان و دروستکردنی گۆڕانکاری و فەزای گشتی لە پێناو لەکردنی ئەو تێگەیشتنە گشتیە کە دەوێت ژن لەو بەرگەدا بهێڵێتەوە چ وەک تاکێکی بێکار چ وەک مرۆڤێکی لاواز کە بە ئاسانی تونند و تیژی ڕوبەڕوو بێتەوە. ئەمە ژنان زیاتر دەخاتە ماڵەوە پەراوێزیان دەخات کە وەک تاکی سەرەکی خێزان لە ناو ماڵەکەیدا مامەڵەیان لەگەڵ ناکرێت. ئەمە بەجیا لەوەی کە لە ناو خێزانە سەرمایەدارەکاندا ژنان لە زۆر کاتدا هەر پەراوێز دەخرێن بە هۆکاری جیاکاری لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی و بە بیانووی بەهێزی باری ئابووری خێزانەکە ژن دەستەمۆ دەکات و لە پیاوی جیا دەکاتەوە و پێگەی لاوازی پێدەدات. بۆ تێگەیشتنی زیاتر لەسەر ئەم بابەتە تیش دەخێنە سەر باوەڕی فێمینیستە سوسیالیستەکان کە پیاو سالار و سەرمایهداری پێکەوە گرێ دەدات وەلای ئەوان جگە لە جەختکردنەوە لەسەر نایەکسانی ڕەگەزی وەک هێزێکی کولتوری کە لە پیاو سالاریەوە سەرچاوە دەگرێت هەمان کات جەختکردنەوە جەخت دەکەنە سەر سیستمی ئابووری سەرمایهداری و بە سەرچاوی سەرکوتی ژنانی دادەنێن و ئامانجیان لە ناوبردنی ئەم پێکاتەیە بۆ بەدەستێنانی ئازادی ڕاستەقینەی ژنان.
ئای وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە شاوکاڵی هەورامانە یا لێواڵی هەڵەبجە باشی نروێ لای ئەبا لەسەر سینەی کوڵەنجە ئەو دڵم دەبورێتەوە کاتێ دێی بەسەر پەنجە خرنگەی باوانەکەی بای ڕێزی بازنگی دەسی لارە لار و شان و شان بە و کراسی ئەتڵەسی بەعاتری سمڵ و میخاک دێو دەڕۆی دەڵێ مەسی چاوڕەشیە بەرۆ قەیتان هەر وەک شەرابی خەسی ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە شاوکاڵی هەورامانە یا لێواڵی هەڵەبجە باشی نروێ لای ئەبا لەسەر سینەی کوڵەنجە ئەو دڵم دەبورێتەوە کاتێ دێی بەسەر پەنجە هەر وەکەوی کۆساوان ڕشت و دەرخاڵی ملت ئاخۆ کێبێ ئەو کەسەی کەوا بردوویە دڵت دەزانم عاشق کوژێر چاوانی پڕ ناکرێت دەکچێ ئەورێ بەرەوە کوشتمی لێوی وەگەی گوڵێت ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە شاوکاڵی هەورامانە یا لێواڵی هەڵەبجە باشی نروێ لای ئەبا لەسەر سینەی کوڵەنجە ئەو دڵم دەبورێتەوە کاتێ دێی بەسەر پەنجە شۆخ و شەم و چاو بەڵاگ نازار و زێدە جوانی بەسەر شانت پەخشانە زڵفی ڕەشیق قەترانی خورپە و لێدانی دڵێ ومەی کچی هەورامانی لە دەوری باڵا دگەڕێم یاری گیانی بەگیانی ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە ئای وەی وەی لەو گەنجە شلشلە دەڕوا و بەلەنجە چاوکاڵی هەورامانە یا لێوئاڵی هەڵەبجە باشی نروێ لای ئەبا لەسەر سینەی کوڵەنجە ئەو دڵم دەبورێتەوە کاتێ دێی بەسەر پەنجە هاوینی گەرم و قەیرانی ئاو و خەیرانی بەرق دوابابەتی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان ئەم ڕۆژانە لە جەرگەی گەرمای 40 بۆ 50 دەرەجەدا قەیرانی ئاو و خەیرانی بەرق بە کۆی کێشە و گرفتەکانی خەڵکی ئێران زیاد بووە کەم ئاوی ژیانی بە ملیۆنان خەڵکی ئێرانی خستۆتە مەترسیەوە کەمبوونی بەرقیش سەرجەم بوارەکانی ژیانی خەڵکی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە لە کارکەوتنی پۆمپەکانی گەیاندنی ئاوی بینابەرزەکان زەرەروزیانی زۆری کێڵگەکانی بەخێوکردنی مریشک و پەلەوەر کوژانەوەی یەخچاڵ و ئامێرەکانی ساردکەرەوە لە فرۆشگاکان کە دەبێتە هۆی لە بینچوونی مادەی خۆراکی داخرانی ژمارەیەک لە کارخانەکان لە کارکەوتنی ترافیک لایتەکان و دەیان ناوە سامانی و شپرزەی تری لەم چەشنە تەنیا ڕێگە چارەیەکیش کە لە بەردەم ڕژیمدایە ئامۆژگاری خەڵکە کە دەست پێوە بگرن و کەم مەسرفکەن دەوڵەت ئیدعا دەکات کە کەمبوونی بەرق یەکێکە لە ئاساوارەکانی کەم ئاوی و هۆکارەکەشی کەمبوونەوەی قەبارەی ئاوی ئێستا لە پشت سەدەکانەوە لە ئێران ناو دەبات کە هەڵبەت ئەویش گۆیا کێشەیەکی سروشتیە و دەگەڕێتەوە بۆ کەمبوونی بەفر و باران لە ساڵانی ڕابردوودا بەم جۆرە دەوڵەت هەوڵەدات بەرەوکی خۆی لە قبولکردنی بەرپرسیارەتی گرفتی ئاو و بەرق ڕزگار کات بەڵام ئێران خاوەنی 10% لە سەرجەمی سەرچاوەی
دۆزراوەی نەوتە لە دنیادا. ئێران هەروەها بەهۆی هەبوونی 15% لە سەرجەم سەرچاوی گازی دنیا و هەمین وڵاتی خاوەنی سەرچاوی گازی سروشتیە و هێزی کاریش لە ئێران ئەم سەروەتە سروشتیە لە ناخی زەوی دەردێنێ کەوایە چ شتێک بێجگە لە سەرفی سەروەتی بەرهەم هاتوو لە ڕەنج و کاری خەڵک بۆ سەرکوتی خودی ئەم خەڵکە بێجگە لە ملیاردەها دۆلار هەزینەی کەڵانی پرۆژەی بێ ئاکامی ئەتۆمی و هەزینەی نظامی و موشەکی بێجگە لە دزی و گەندەڵی و ئەم هەموو فەسادە ماڵیە بێجگە لە کار لێنەهاتوویی و دواکەوتوبوونی سیستەمی بەڕێوەبرنی وڵات چ شتێکتر دەتوانێت هۆکاری دروستبوونی وەهابار و دۆخێک بێت. زیاتر لە 50 ساڵەکە ڕژیمەکانی شاو کۆماری ئیسلامی خەریکی پرۆژەی کەڵگوەرگرتن لە وزەی ئەتۆمی بۆ دابینکردنی بەرقی وڵاتن. کۆماری ئیسلامی بە جێگای سەرنجخستنە سەر کەڵگوەرگرتنی ئاشتی خوازانە لە وزەی ئەتۆمی کە دەیتوانی ئەم کەمبوونەوەی ئەمڕۆی بەرق چارەسەر بکات ئەم پرۆژەی بەرەولای ئامانجی پڕهەزینەی نظامی برد. لە ئاکامی ئەم سیاسەتەدا بە سەدان ملیار دۆلار لە بەرهەمی ڕەنج و کاری خەڵکی زەحمەتکێش خەرجی پرۆژە بێ سەمەر و شکست خواردووی ئەتۆمی کرا کە گەماروی ئابووری ئێرانیشی بە شوێنەوە بوو بەبێ ئەوەی کە تەنانەت دەستکەوتە لاوەکیەکەی واتە کەمترین دەستکەوت دابینکردنی بەرق بۆ خەڵکی ببێت. لە بنەڕەتی ترین لێکدانەوەدا کەمبوونی بەرق لە ئێران پەیوەندی بە وێرانبوونی ژێرخانی ئابووریە وڵاتەوە هەیە. ئەم کەمبوونە یەکێک لە نمونونەکانی بەرچاوی قەیرانێکە کە سەرتاپای نظامی سەرمایهداری لە ئێرانی گرتوێتەوە. پیشەسازی بەرق ماتۆڕی گەشەی ئابووری وڵاتە ڕژیم نەتەنیا لەلایەنی جۆرا و جۆرەوە و بەهۆی قەیرانێکی ئابووری و سیاسی کە بەرەوەکی گرتووە توانای گەشە پێدانی لەم بوارەدانیە بەڵکو ناتوانێت تەنانەت زەرفیەتەکانی ئێستاشی بپارێزێ. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی کەوتۆتە بارودۆخێکەوە کە سیاسەتە ئابووریەکانی ئەمڕۆ بۆ سپەینێ دیاری دەکات تا کاتێک کە ئەم ڕژیمە لە ئێراندا حاکمە. نە باسێک لە گەشەپێدانی ئابووری لە ئارادایە و نە قسێک لە ڕفاه و ئازادی جەماوەری خەڵکو و نە قەیرانی ئاو و نە قەیرانی بەرق هیچ کامیان بە ڕژیمی ئیسلامی چارەسەر ناکرێت. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوایە کە ناوڕۆکی بەرنامەکان جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.